يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان دارانو خواناساني زور بريس، خواي أرحم الراحمين، خواي الرحمن مهربان تريني مهربان كان هرگیز بندكاني خوي عبدكاني خوي مروفكاني سرزوي آزار نادا سزا نادا غەزەب لێ ناگرێ هەتا چەندین جار وریا و ئاگاداریان نەکاتەوە. هەر کاتی عەبدەکانی خوای پەروەردگار لە مەنهەجەکەی خوا لایاندا ئەو خوای پەروەردگارە دڵنیابن ئێمەی ئەوەندە خۆش دەوێ ڕاستەوخۆ هیچ مرۆڤێک لە هیچ زەمن و زەمینێکا لە ناو نابات تا چەندین ئینزارت بۆ دەرنەکا، چەند جار ئاگادارن نەکا کە بە خۆت بێیتەوە. ئەسڵی ناردنی تەواوی پێغەمبەران سەلامی خوا لە هەمویان بێ، هەتا خاتەم حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم ناردنی هەموو عولەمای ئیسلام وارسی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ تا قیامەت. بوونی ئەم مزگەوتانە، بوونی خوتبەی جومعە، بوونی ئەو هەموو کۆڕی ئامۆژگاریە بەس بۆ ئەوەیە خەڵک هۆشیار بێتەوە. ئەگەر بە کۆڕ و مەوعیزە و وتارەکان ئینسان بە خۆیدا چۆوە ئاگادار بووەوە هەموو وتارێکی جومعە بە ڕێزت وەڵڵاهی دەبێت سەیری ژیانی خۆم بکەین. من خۆم ئەمجا جەنابیشتان بزانین لەکوێ خەلەلێکمان هەیە خۆمان چاکەین. ئەگە خۆت چاکرد ڕەحمی خوا لەگەڵایە، خوا تووشی سزایەکی قورسترن ناکە. ئەگەر بە هیچ وشتار و ئامۆژگاریەک بە ئاگا نەهایتەوە، خوا لە جەستەی خۆتدا تاقیت دەکاتەوە، هەندێک نەخۆشیت بۆ دەنێرێ. ئەگەر نەخۆشیەکەی بۆ نەناردی نەخۆشی دڵت بۆ دەنێرێت، دایمە قەلەق دڵناڕەحەتی دڵخۆش نەبوون بە هیچ شتێکی ئەم دنیاە. ئەوە بزانە خەلەلێکەیە پشکنینێک بۆ خۆت بکە، ئەوە ئاگاداری خوایە. جاری وایە خوای گەورە نە لە دەروونە نە لە جەستەدا ئاگادارن ناکاتەوە، لە ماڵەکەتە ئاگادارت دەکاتەوە. زەرەرێکی مادی باشت لێ دەکەوێت، دڵنیا بە خەلەلێک لە شتەکان تا هەیە، لە کار و کەسابەتدا هەیە، تەفتیشێک بۆ خۆت بکە، ئەمە خۆشەویستی خوایە بۆتەوە. ئینزارێکی داویتێ کارەکانت دروست نین، ئەی ئینسان وریابە. ئەم ڕەحمەتی خوای میهرەبانەش بە تەواوی پێغەمبەرانی فەرمووە، بە تەواوی عولەمایانی فەرمووە و زانایانی ئیسلام دەبێت زمانتان زۆر نەرم بێ لەگەڵ ئەو خەڵکەدا کە نەسیحەت و ئامۆژگاریان دەکەن. بەڕێزان مەعلومی جەنابتانە، ئەهلی جومعە و جەماعەتن الحەمدولله هەموو ئێوە، کافرترین کەس لەم سەرزەویەدا، زاڵمترین کەس چێ بوو؟ فرعون و قەومەکەی بوون. هیچ کافرێک لەو کافرتر نەبووە، بوو بە ڕەمزی کوفری عالەمی و دیکتاتۆریەت و چەوسانەوەی میلەتانی مەزلوم. بۆ ئەو کافرترینی کافرانە کە نەیدەگوت هەر زوڵم دەکەم، دەیگوت نەعوذ بالله خوا نەکەربوونینێ خۆم ئیتر کوفری لە لووتکەدا بوو. خوا ئەوەندە میهرەبانە لە جیاتی پێغەمبەرێک دوانی بۆ نەرد، نەک پێغەمبەرێک، مادام کافرتری دوو کەس بە ئامۆژگاری بکەن، موسا و هاڕۆن. پێشیان دەفەرمێ فەقولا لەه قەولە لەیینە، سوڕەتی تاها ئاەتی 44. ئەی موسا، ئەی هاڕون کە چون بۆ لای ئەو فیرعونە سەرسەختە، ئاگاتان لێبێ، ئەبێ زمانتان زۆر نەرم بێ، قسەتان زۆر شیرین بێ، ئەبێ قسەکانتان ئەوەندە بە حکمەت و نەرمونیانی و زمانە شیرینەکەتان وای لێ بکە عەقڵی بوروژێنن، بیر بکاتەوە. یادی خوای ئەرز و ئاسمانەکانی بیر بخەنەوە، بێدەسەڵاتی خۆی کە وەکو مرۆڤێک وایە و دڵی بەهەژێنن. وتاری ئاینی دەبێت دوو سیفەتی تێدا بێ، یەکەم مێشک بوروژێنێ، دووەم دڵ بەهەژێنێ. ئەی موسا، ئەی هاڕۆن، نەکەن قسەیەک بکەن لە دڵی فیرعەوندا و دوای گوێتان بۆ نەگرێ. والله بە درێژایی مێژووی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ، بە درێژایی مێژووی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، عولەمایانی ڕاستەقینەی ئیسلام یەکێکت دەست ناکەوێت گوێیان فرۆش بوو بێ بە ناوی دینەوە، تانەوتە شەر لێ دەربوو بێ، نەڕووهڕی بەسەر میلەت و دانیشتوانی وتارا کرد بێ، هەمووی زمانی نەرم. ئەوە ئەسڵی پەیامی ئیسلامە.
ئەبێ زمانمان زۆر شیرین بێت تا کابرا کافرتر بێت دەبێت بەڕێزترەوە قسەی لەگەڵ بکەی بەڵکو ئەمە خوا هیدایەتی بدا. موسا وتی هاتوین لەگەڵ هاڕوونی برامە ئاگادارت بکەینەوە بەڵگەشمان پێیە من ئێستا هەر خۆم بڵێم پێغەمبەرم هەروە نابێ فرعون وتێگە ڕاست دەکەی بەڵگەکەت بخەڕ و پێم خۆشە. موسا پێغەمبەر گۆچانێکی بەدەستەوە کە هی کاتی شوانی بوو گۆچانەکەی فڕێدا بوو بە یەکما ثعبان مبین مارێکی ئاشکرا دەهات و دەچوو دەیفیشکاند دەستی بۆ فرعون هەر زەندەقی چوو دەستی بۆ برد و گرتیەوە بوو بە گۆچانەکەی دەستی خستە باخەڵیەوە ئەوە نیشانەی یەکەم کە من پێغەمبەرم ئەوە بە کەس ناکرێت دەستی خستە باخەڵیەوە کە دەری هێنا یەک پرشنگداریەک ئەو دەستە بوو بە پارچەیەک نور و ڕۆشنایی هەر شیرین بوو سەیری کەی دەستی خستەوە باخەڵیەوە خۆی لێ هاتەوە فەرمووی ئەوە خوا دوو بەڵگەشی پێداوم کە بیسەلمێنم من پێغەمبەرم لە خۆمەوە ناڵم پێغەمبەری خوام و ئاگادارن ناکەمەوە. لەو کاتەدا فرعون و دار و دەستەکەی وتیان تێگەیشتین موسا چەند ساڵە دیار نیو نەماوی دیارە خەریکی سحر بووی ئەمە تۆ ساحریشی. ئێستا یەکێک لە ئێمە بیر بکاتەوە کافرێک لەسەر تەلەڤیزۆن نەعوذ بالله معجزەی ئیسلام ئەوانە نەماون بۆتە ئەم قورئانە بڵێ ئەم قورئانە سحرە ئەم قورئانە جادووە. ئێمە هەمومان لە ماڵی خۆمانەوەین دەبێت دەست بەجێ خوا بە ناخی زەویدا بیباتە خوارەوە کەچی ئەو خوای میهرەبانە ئەو بێئەدەبیە بەرامبەر بەو معجزەی پێغەمبەرانە دەکەن کەچی خوا غەزەبیان لێ ناگرێت. خوا دەفەرمێ ئەوە دوو ئاگاداری بوون ئاگاداریەکانی کە دەست پێ دەکەن. خوای پەروەردگار دەفەرمێ وەلەقەد ئەخەذنا آل فرعون بالسنين ونقص من الثمرات لعلهم يذكرون. سورة أعراف آياتي 130. سورة أعراف بردوام بخوێندنەوەوە و ئەم حەقیقەتە ئیمانیانەتان بێتەوەیات. خوا فەرمووی وتم موسا نیشانی سێمیان نیشان دەدەم کە دەڵێن ئەمە سیحرە و ساحرەکانیشی هەموو هێنایە مەیدان هەموو ئیمانیان هێنا وتیان وەڵڵی فرعون ئێمە چەندین ساڵە ساحرین بەخوا ئەمە سیحر نییە ئەمە لە خواوەیە و ئێمە لەسەر ئەم ڕێبازە موسڵمان بووین و بمان کوژا خوایان فیدا کرد. فرعون هەر ئیمانی نەهێنا دار و دەستەکەی و قەومە زاڵمەکە هەر ئیمانیان نەهێنان خوا تووشی گرانی کردن. بەڵگەی سێم و نیشانی سێم لە پێغەمبەرایەتی کە ئێوە هەڵەن و موسا پێغەمبەری خوایە و خوا دەیەوێت ئاگادارتان بکاتەوە ئەو بەروبوومی دەشتی میسرا ئای چ بەرهەمێکی جوانی هەبوو یەک قەترە ئاسمان بارانی نەدەباراند باران نەباری زەوی هیچی نەڕواند هەر هەمویان وشک بوو چەند ساڵێک تووشی گرانی و بێنانی بوون. داوایان دەکرد ئەی موسا لە خواکەت بپاڕێەوە بەڵکو خوا ڕەحممان پێ بکە کە تینیان بۆ دەهات فەرمووی خوای ڕەحمیان پێ بکە باران باری ئەم جارە چوونەوە سەد دۆخەکەی جاران خراپتر بوون کوفرەکەیان دەست پێ کردەوە. خوای گەورە ئەم جارە بارانی جوانی باران زەوی هەموو شتێکی ڕوان بەڵام نەقسی منە الثەمەرات گەنم بە باڵای مرۆڤ دەهات کە دەیاندوریەوە لە دە گوڵە گەنما گوڵێک بەرهەمی تێدا نەبوو هیچی تێدا نەبوو. ئەو مانگا و ئاژەڵ و مەڕ و بزن و حوشتریان لەو دەشتەیە تێری دەخواری ئێوارە دەهاتەوە ماڵەوە مشتێ شیری تێدا نەبوو جاران سەتڵێکی تێدا بوو. ئەو هەموو ئاژەڵە بەری دەگرت دوای هەموو بەچکەکانی لەبار دەچوو هیچیان نەما دەستکورت و هەژار کەوتن. خوا فەرمووی ئەمە چوار ئاگادارکردنەوە لعلهم يذكرون. خوا فەرمووی ئەمە غەزەبی من نییە ئێمە ئەگەوانە ببینەوە ئەوە خوا غەزەبی گرتووە بەڕێزام گەڕێنەوە خزمەت قورئان خوا خۆی چی دەفەرمێ لعلهم يذكرون بەڵکو بە ئاگا بێنەوە بەڵکو بەمە بە ئاگا بێنەوە باشە هەر ئەو ئاسمانەیە هەر ئەو زەویەیە جارێک بە بێبارانی وامان لێ هات خۆ ئەم ساڵانە بارانیش باری و ڕواژ ئەی بۆ بەرهەمی نییە خۆ هیچیش نەی خواردووە. موسا پێغەمبەر چۆ فەرمووی ئەی فرعون ئەی دار و دەستەکەی چوار نیشانی خوام نیشان داون خوا خۆی نیشانی دان و ئاگاداری کردنەوە وتيان مهما تأتنا به من آية لتسحرنا بها فما نحن لك بمؤمنين. سورة أعراف آيات 132 وتيان خود ماندو مكة بخوا أي موسى چەندەی کە تۆ ناوی دەنەی بەڵگە و نیشانە و دەسەڵاتی خوا لای ئێمە ئەوە مووی سیحرە تۆ هەر ساحری هەر چیمان نیشان دەی ئێمە قەت ئیمان بە تۆ نایەنین کە تۆ پێغەمبەری خوای و کە جگە لە فیرعون خوایەکی ترەیە لەسەر زەوی و ئاسماندا نەعوذ بالله وا گومڕابوو بوون دەبوو دەست بەجێ خوا غەزەبیان لێ بگرێ بەڵام نا ئەو خوا هێندە میهرەبانە پێنج ئاگادارکردنەوە کەشی بۆ ناردن پێنج جاری کەش ئینزاری کردن فأرسلنا عليهم الطوفان والجراد والقمل والضفادع والدم آيات مفصلات فاستكبروا وكانوا قوما مجرمين. سورة الأعراف آيات 133. خواده فرمي أمجار ساڵێکیان تۆفانم بۆ ناردن باران ئەوەندە باری بوو بە لافا و دەریای نیل هەستا هەرچی زرعات و باخ و باقاتیان بێ نەهێشت ماوەکانی هەموو پڕکردن لە ئاو ساڵیان ناونا ساڵی تۆفانە گەورەکە
بەڵام سبحان الله هەر ئەو شارە هەر ئەو وڵاتە یەک ماڵی بەنو ئیسرائیلی مەزلوم ئیمان هێن بە موسا پێغەمبەر نەباخی تێکچوو نەتۆفان لێدا نەماڵەکەی ئاوی تێچوو بۆی خوا نیشانیاندا ئەخر ئەمە بۆ ئەم ماڵەت هێناچێ بۆ ئەوەی تۆ وا لێ دەکا دوای چەند ساڵێک جامە هەموو جار خوا دەفەرمێ دەهاتن داود یا موسى ادعو لنا ربك موسى تخوا داوا لە خواکەت بکە لە پەروەردگارت کە ڕەحممان پێ بکە والله ئەم جارە ئەم بەڵای تۆفانەمان لەسەر لاچێ و ئاسمان باران بگرێتەوە لە ڕزگارمان ببێ هەموو ئیمانت پێدێنین واز لە خۆت و بەنی ئیسرائیل دێنین بۆ کوێ دەڕۆن بڕۆن ئالەو کاتەدا خوای پەروەردگار دەفەرمێت چەند ساڵێک مۆڵەتمدان لە جاران زیاتر خراپ دەبوونەوە کوفریان زیاتر دەکرد ئەم جارە کولەم بۆ ناردن وەلجەڕادا کولە هات هەرچی دار و درەخت قەدی درەختەکانیشی دەخوارد دوو بەغبەتەنیش یەکەوە بوون ئەوە بەنی ئیسرائیلی قەومی موسا بوو یەک کولە نەدەچۆ ناویەوە ئەوەی تریان هیچی پێوە نەدەهێشت ناویان نا ساڵی کولەکە دیسان موسا بپاڕێەوە خوایە گیان عیتابیان لێ مەگرە خوایە ڕەحمیان پێ بکە خوا فەرمووی بەسەر چاو لای بر بەڵاکە لە سەریان دیسان دەستیان پێکردەوە بە گومڕایی خۆیان خراپتر دەبوونەوە لە جاران ئەم جارە خوا فەرمووی قمەل ئەسپێمان بۆ ناردن ئەمجا کولە هیچی نەخوارد بەرهەم هەموو چاڵی گەنمیان پڕ کرد هەرچی زەخیرە بوو هەڵیان گر زۆر دڵیان خۆش بوو بەڵام وتیان موسا بۆمان دەرکەوە تۆ ساحیلێکی زۆر چاچێکە حەز لێ بێ بەڵادێکە حەز لێ بێ لادەچێ ئەمە هەر تۆ شومی لەوەتی هاتوویەوە بۆ ناومان خوا فەرمووی لەناو عەماری گەنمەکاندا لەناو زەخیرەکاندا ئەسپێم بۆ ناردن چوو ئەسپێ داخڵی ئەو گەنمە بوو هیچ گەنمیان نەما یەک فەردە گەنمیان دەبرد بۆ ئاش مشتێ ئاردی لێ نەدەهێشتەوانێ چونکە ئەسپێ هەموو ناوەکەی خواردبوو بە ئەسپێ وێرانم کردن لۆکەیان دەکرد بەشی پشتێکی لێ دەرنەدەها لە کێڵگەیەکی گەورەدا ئەسپێ هەموو ناوەکەی کوندەکرد و دەی خوارد خوای پەروەردگار چەند ساڵیش دوای ئەوە مۆڵەتیدان هەر ئیمانیان نەهێنا ئەم خوای بەڕەحمە ئەمجا بۆقی بۆ ناردن ئەو ئاژەڵە ئەو دەعبا بچووکە بۆق لە هەموو شوێنێک حازر بوو لە مەنجەڵە لە کاتی نان خواردنە لە کاتی خۆشەوەردنە لە ناو جێگای خەوتنە ساڵی بۆقە گەورەکە بۆق باری بەسەریاندا بە هیچ شێوەیەک بۆق کۆتایی پێ نەدات یەک بەنو ئیسرائیل ماڵەکەی بۆقێکی تێدا نەبوو ماڵی قبتیەکان و جەماعەتی فیرعەونیەکان بۆق هەراسانی لێ هەڵگرت بوون دیسان موسا داوای کرد خوایە ئەم جارەش لێیان ببوورە بەڵام هەر ئیمانیان نەهێنا ئاوەکانیان بوو بە خوێن وەدەم یەککانی بوو بەنو ئیسرائیلەکە دەچوو سەیەکە ئاوێکی زوڵاڵ و خاوێنە قبتیەکە جەماعەتی فیرعەونی دەچوون ئاو بێنن لە ناو مەنجەڵەکە دەبوو بە خوێن ئێتر دواتینیان بۆ هاتبوو ناویان نا ئەو ساڵی کە ئاو بوو بە خوێن ئەو خوای کە ئەو ئەرزەڕەقە دەقلیشێنە و ئەو ئاوەی دێنێتە دەرەوە زۆر بەلایەوە ئاسایە بە یەک کون فەیەکون بیکا بە خوێن بەمەش عیبرەتیان نەگرت ئەمە نۆنی شانەی خوا گەورە بۆ ناردن نۆنی شانە بەڵام فەستەکبەڕوا وەکانوا قەومەن مجرمین زۆر خۆ بە گەورە زان بوون ئەو کەلایان نەرم نەدەبوو لە عینادی نەدەهاتنە خوارەوە هەموو جاریش موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دەیفەرموو خەڵکینە ئەمە کارەساتی سروشتی نییە ئەوە خوا بۆ خۆی نیشانتان دەدا ئەوە ماوە موسڵمانەکەیە مەزلومەکەی عیبی نییە باشە بۆ ماڵی تۆ کاول دەبێ بۆیە زۆر جار بەڕێزان دەبینی دوو کەس دەتەنیش یەکەون دوو کەس بە یەکەوە کار دەکەن ئەم عیبی نییە ئەو عیبی هەیە دیارە ئەمە گشتی نییە بەڵاکە ئەمە بوومەلەرزەیەک نییە لە شوێنێکی دابێ و کافر و موسڵمانی گرتی بێتەوە بیناکە خراپ بوو بێ ئەمە ئاياتی خوایە بۆیە زانای پایەبەرزی ئیسلام دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیرەکەیدا تەفسیری نابلوسی لە مجەلەدی 3 لاپەڕی 588 دەفەرمێ لە وڵاتی شام ساڵێک لە تەفسیری ئەم ئاياتەدا جارادە کە کولە هاتو دەفەرمێ وەڵڵاهی بینیم کولە هاتە وڵاتی شامەوە دەوروبەری دیمەشق کەوتە ناو ئەو باخە گەورانەی وڵاتی شامەوە کە هەموو میوەهاتێکی تێدا بوو ژیانی چەندین خێزانی لەسەر بوو دەیەها خێزانی لەسەر بوو واللهی هەرچی بەرهەمە خواردی قەدی درەختەکانیشی خوارد بەڵام سبحان الله پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان ئەهلی مزگەوت و دینداری چۆ باخەکەی خۆیەوە وەکو بەهەشتێک ببینێ نەیەک کولە چۆتە ناویەوە هەل لە ماوەی شەو ڕۆژێکە باخەکانی پاک کردەوە کولە هیچی نەهێشت باخی ئەو یەک کولە نەچۆتە ناویەوە یەک داری نەخوراوە خەڵکەکە هەموو سەریان سوڕما بە تورەکە حەسوودەکان کولەیان دەبن لە ناو چەڵگەکەی ئەو بەڕەڵایکەن بۆ هەرەوەی تۆ بێنێتەوە باوەی تۆش بخوا لە ماوەی چەند چرکەیەکە کولەکان لە شەقەی باڵیان دەدا و دەڕۆیشتنەوە بۆ چەڵگەکانی کە لە دارەکەی ئەویان نەدەخوارد فەرمووی وەڵڵاهی بەڕێزان من نەوەندە پیاوێکی ساڵحم نەوەلی خوام بەس من باخەکەم سپاردووە بەخوا پەرژینم کردووە بە شتێک بە دەرمانێک کە هیچ حەشەرەیەکی ئاسمانی و زەوی ناتوانێ بیخوا وتیان تخواوە چییە ئەوەمان پێ بڵێ فەرمووی زەکاتی ماڵەکەمە
واللهی لەو ڕۆژەوە کە خوای گەورە ماڵ و سامان و باخی پێبەخشیوم یەک تەنها درهەمێک زەکات لە ماڵەکەمدا نەماوە. واللهی هەموو ساڵە زەکاتەکەم جیا دەکەمەوە بەشێک لە دەستەر و زەکاتەکەشەوە ئەڵێم نەوەکو فەقیر و هەژار هێشتا مابێت سەدەقەشی لێ دەکەم. واللهی دڵنیام کولەکانیان دەبرد بە فەردە بڵاویان دەکردنەوە یەک چرکە نەدەوەستان هەمووی دەڕۆیشتن و بەجێیان دەهێشت. ماڵەکەت بپارێزە بە زەکات کورە برا خوا نیشانت دەدا بۆ ماڵی تۆ هیچی لێ نایە بۆ ماڵی ئەو وێران دەبێ هەمان بازاڕە دیارە خەلەلێکت هەیە بەخۆتدا بچۆوە. ئەمجا کە هەر بە ئاگا نەهاتنەوە 9 ئايات بەیینات و لە ئاەتەکەی پێشوا فەرمی مفەسەلات خوا هێندە بە ڕەحمە ئەمەی بە ساڵێک لێ بەسەر نەهێنان بەخوا لەوانەیە 50 ساڵی پێچوو بێ ساڵ بۆ ساڵ خوای گەورە ئاگاداری دەکردنەوە 9 جاری ئاگادارکردنەوە ئیمانیان نەهێنا فانتقمنا منهم خوا دەفەرمێ ئەمجا سزامدان ئەمجا فانتقمنا منهم فأغرقناهم في اليم ئەمان غەزەبی خوا بوو ئەمجا منتەقیم هاتە سەرخەت تۆڵەم لێسەندن فرعون و ئەوەی ئیمانی بە فرعون بوو بێ جا بەڕێزان ئەمە لە گوێگرن غەزەبی خوا نیشانەکەی ئەوەیە یەک کافر ناهێڵێتەوە لەو دەوروبەرێ یەک کافر ئەوەی ڕۆژێ تەئیدی فرعونی کردبێ هەر هەمووی خنکا لە ڕووبارەکەدا یەک ئیماندار تێدا نەچوو لە غەزەبی خوادا نابێ یەک ئیماندار و موحید یەکتاپەرست بڵێ لا ئیلاهە ئیلا الله تێدا چوو بێ نابێ یەک کافریش لەسەر زەوی بمێنێتەوە هەر هەموویانی پاکردەوە خوای پەروەردگار بەڵام دوای ئەو هەموو ساڵە دوای 9 نیشانە. ئەم قسانە بۆ جەنابتان لە سوورەتی ئەعراف و سوورەتی شوعەرادا و سوورەتی ئەلئیسرادا ئەوەی کە بۆم باسکردن لەو سێ سوورەتەدا بەتایبەت لە سوورەتی ئەلعرافا بە درێژی باس کراوە جەنابتان سوورەتەکە بخوێننەوە. ئەمە چیرۆک و بەسەرهاتێک نییە خوای گەورە بۆ مامگێڕێتەوە دەفەرمێ هەموو ڕۆژە قورئان بخوێنەوە. ئەمە وانەی ژیانە بەڕێزان ئەمە وانەی ژیانە بە من و بە تۆ دەڵێت خوا من جەنابەت چەند جار خوای گەورە ئاگاداری کردویتەوە لە ژیانتدا وتوتە خوایە بەس ئەمجارە ڕزگارم کە ئەمجارە ڕەحمم پێ بکە واللهی دەبێت نوێش بکەم ئەهلی مزگەوت بم حەڵال خۆر بم حرام نەخۆم خوشکێکمە دەڵێ بەو خوایە خوا بەس ئەمجارە ڕزگارم کە ئەبێ حیجاب بکەم ئەبێ ئەهلی باڵاپۆشی بم ڕوو لە دینەکەت کەم قورئان بخوێنم بەڵام واللهی وا بزانم زۆر بەمان کە ڕزگارمان دەبێت ئیذا هم ینکوثون وەکو قەومی فرعون پەیمانەکە دەشکێنین و هەر دەڵێ هیچمان نەدیوە. جەنابەت هەر کە تەلەبە بووی بیر بکەوە چەند جار داوا لە خوا کردو خوای گیان لەم ئیمتیحانە دەرچم خوای ڕەحمم پێ بکەی لەم ئیمتیحانە دەرچم خوایە شەبێ ڕوو بکەمە تۆ نوێژی بەیانیانیش بکەم کەس دەرچووی دیسان گەڕاویتەوە سەد جارەکانی تر تۆ کە تەلەبە بووی کە خوێندن تەواو دەکرد خوایە بەدڵی خۆم بەس ناوم لەو کۆلێژە بێتەوە کە ئاواتمە بەس ناوم لەوێ دەرچێ خوایە گیان ڕوو لە تۆکەم خوا هێنایە جێ چەند کوڕمان هێت لە خوایە بەس ئاواتەکەم بێتە جێ بەدڵخوازی خۆم بگەم فڵان کەس بە نسیبم بێ شەر بێت تەواو ببمە موسڵمانێکی ڕاستەقینە کەسی کە بە نسیبی دەبێت دوای 2 مانگ نوێژ ناکە کچێکە دەڵێ خوا بەس بە ئاواتی دڵم بگەم شەر بێ باڵا پۆش بم نەخۆشیەکە ترسی بۆ هاتووە گرەیەکی هەیە دەینێرن بۆ فەحز دەڵێ خوایە بەس گرێەکەم پاک بێ سەرەتاناوی نەبێ شەر بێ قەت ئەوەی تۆ ئەمرت پێ کردو جارشکە بێ شەرعی نەکەم سوبحان الله کە گرێەکە پاکە دوای مانگێک لە بیری دەچێتەوە دەست دەکاتەوە بە خراپەکاریەکەی خۆی بازرگانێکە دەڵێ خوایە بەس بازرگانێکم ئەم جارە سەرکەوتوو بێ ماڵەکەم نەگیرێ لەم معاملەیە زەرەر نەکەم خوایە ڕەحمم پێ بکەی شەر بێت چی تۆ پێت خۆشە بیکەم وەڵی دوایی لە بازاڕە هەر گورگەکەی جارانە چەند جار من و تۆ خوا ئاگاداری کردوینەوە هەر یەکەتان بە ژیانی خۆتان شارەزان بیر لە خۆت بکەوە چەند جار ئینساری خوات بۆ هاتووە ئەوە هەمووی ڕەحمی خوایە ئەو ئاگادارکردنەوانە وەڵڵاهی بەڕێزان خوای پەروەردگار بە مردنی ئازیزانمان ئاگادارمان دەکاتەوە بە مردنی دایک و باوکت بە مردنی هاوڕێیەکت چەند جا برادەرمان مردووە ئەوەندە گەنج بۆ هەفتەیەکیش لە تەعزیەکەی بووی بڕوا ناکەی باشە بێ خەون نەبێ ئەو فڵان کەسی سعاتێ لەمەوە بەربەیەکەوە بووین ئێستا وا لەسەر قەبرانین یعنی تۆ بەڕاستەقینە مرد ئەرە وەڵڵاهی ئەوە ئاگادارکردنەوەی خوایە گەنج لە پێش پیرەکەوە دەمرێ بەڕێزان ئەم ڕۆژانە بوومە لەرزە زۆر بووە کارەسات زۆر بووە دەعمی سیارە زۆر بووە نەخۆشی زۆر بووە هەمووی ئینزاری خوایە پێمان دەڵێ ئەی مرۆڤ تۆم خۆش دەوێ بە ئاگاوەرەوە سێشت زمانی نییە سێشت زمانی نییە بۆ ساڵێک بۆ مانگێک بۆ ڕۆژێک نا بۆ سعاتێک نەوەڵا بۆ 1 دقە بۆ 1 دقە سێشت زمانی نییە کوڕە لەخوا غافڵ نەبی یەکەم تەندروستی و سیحەتی لەشت واللهی ئەو هەموو ڤایرۆسانی ئەمڕۆکە هەن بەس دکتۆرەکان هەندێکیان ناویان بیستووە دکتۆرەکانیش نازانن ڤایرۆسەکە وا خۆی دەگۆڕێ لە شێوەیەک بۆ شێوەیەکی تر 1 ڤایرۆس داخڵی جگەرت بێ داخڵی دڵت بێ کۆتایی بە ژیانت هاتووە ئەو هەموو نەخۆشیە سەیر و سەمەرەی کە باب و باپیرانی ئێمە هەرگیز ناویان نەبیستووە لە 1 دقەیە هاتە لەشتەوە تۆ پارچە گۆشتێکی مردووی لە 1 دقەدا تەندروستی لەدەست دەدەی ماڵ و سەروەت و سامانت واللهی لە 1 دقەدا
هیچ بوومە لەرزەیەک لە دەقەیەک تێپەڕ ناکات درێژەکەی دەگاتە 6 چرکە نەمان بینی ئەو برایانەمان ئەو خوشکانەمان ئێوارە خەڵک لە ماڵی خۆیان نەخەوت و لەگەڵ ماڵ و منداڵەکەیدا نانی تێری ئیسراحەتی خواردبوو شەو بە یەکەوە خەوتبوون لە یەک خوان نودابوون ئێستا هەیە بەس پیاوەکە ماوەتەوە بەیانی ماڵ و منداڵ تەواو بوو هەیە بەس ژنەکە ماوەتەوە هەیە مناڵەوە بەبێ دایک و باوک ماوەتەوە بۆ دوجار لێک دابڕان لە یەک دەقەدا وەڵای کابرایەکی لەوەی تورکیا لە کوردستانی باکوور خاوەنی 3 باڵەخانە بووە 3 باڵەخانە بەس کرێی وەرگرتووە یعنی زیاتر لەوانەیە لە 200 ماڵ بەس کرێکی ئەو بووە خۆشی کۆشکێکی هەبووە چاوەڕێی ئەو خێرەوەمەندانە بۆ کە خێریان تەوزیع دەکرد لە یەک دەقەیە هیچی نەماوە هیچ شتێک هەر هەمووی تەختی زەوی بووە لە خێمەدا دەژیات چاوەڕێیە فەقیر و هەژار چۆن یارمەتی ئەدرێ ئەوە یارمەتی بدرێ لە یەک خولەکە ساحەبی هیچ شتێک نەما لەم سەر زەویە والله من دەیناسم تۆش دەیناسی خەڵک هەبوو هەر لە تمەنی یێرانیدا کە بوو بە 2 ملیۆن و ئەوانە دیگوت خانووی خۆی بۆ فرۆشتوویەتی ئەها لە یەک دەقەدا مێشک کە کاری نەکرد خانووەکەی فرۆشتووە سیارەکەی فرۆشتووە قەرزی خەڵکیشی کردووە وتوێتی ئەمجا تمەن هیم بێت 2 خان و 3 خان و 10 سیارە دەکڕمەوە واللهی هەبوو خۆی کوشت بەدەستی خۆی بە فیشەک خۆی کوشت بەس خۆی نەجاتدا هەیە سەری خۆی هەڵگرتووە هەیە خزم و کەسوکار لێ بێبەری بووە هەر لەو دۆلار بشتانەدا لە یەک دەقەدا براکەم سەربەتەکە نامێنێ والله سێمیشیان ئەزیزم پۆست و پلە ئێستا ئەمە بەرەو یادی ڕاپەڕین دەڕۆین مانگی 3 بەرەو دواوە ڕزگاربوونی کوردستان و هەموو ساڵ شکرانەی خوای لەسەر دەکەین بەڵام والله ئێمە چیرۆکی فرعون لە سوڵەتی ئەعراف و ئەوانەدا دەخوێنینەوە فرعونمان نەبینیوە بەڵام هەمومان فرعونەکانی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستمان بینی ئەو فرعونانی لە فرعون زاڵمتر بوون چۆن لە یەک دەقەدا لە کۆشکەوە هاتنە کوونەوە لە کونا دەریان هێنان ئای چ بە زەلیلی دەریان هێنان و کوشتیانن چۆن ئیعدامیان کردن خۆزگە کاربەدەستانی ئەمڕۆی کوردستان دەرسیان وەرگرتایە تۆ لەوانە بەهێزتر نی یادی ڕاپەڕین هەرەوە نیە تووزە لە لێدەی یادی ڕاپەڕینەوەیە بڵێ خوایە چەندە کورسی دەسەڵاتم بەهێز بێ لە یەک دەقەدا نەعەدالەتی هەڵی دەتەکێنێ ئای خۆزگە بۆی بە ئاگادێتەوە ئەم ئینزارە خوایانە وەردەگرێ لە یادی ڕاپەڕینە خۆشەویستم بینینی کابرایە کە پیر بووە کچە باشەکەم خوشکە ئەزیزەکەم تخوا تەماشاکە خۆت سەقەت کردو بەس بە سلیکۆن و دا و دەرمان بێشەریعەکان هەرهەموو دەکەی لە پێناوی ئەوەدا شەیطان لێت ڕازی بێ وەرە سەیری ئەو ممەسیلە عالەمیانەکە لە کاتی گەنجیدا کە ئەستێرەی جوانی بوون تخوا سەیری ڕسمی پیریشیان بکە کە بوونە پیرێژنچیان لێ بەسەر هاتووە خۆ بەڕێز دەکەم ئەگە هیچ بەڵایەک لەم سەرزەوێدا نەتگرێتەوە بەخوا پیری دەتگرێ وانییە گەنجێک بێنە چەند بە شەهامەت و بەهێز بوو تخوا لە پیریدا چۆن دەلەرزێ چۆن چی لێ ماوەتەوە ئەوە هەموو ئینزارە بۆ تۆ کوڕە بە گەنجێتەکە نەنازی نەڵێ نەخۆش نابم فەقیر نابم ڕاستە هیچ لێ بەسەر نایانێ خوا ئەی پیری دەبۆ پیری شتێک ئامادەکە پیاوێک هەبوو هەمووتان ناوتان بیستۆ بەتایبەت گەنجەکان دەڵێم محەممەد عەلی کلای پیاوێکی مەسیحی بوو موسڵمان بوو ناوی خۆی نا محەممەد خەڵکی ئەمریکا بوو ڕەشپێستێک بوو لە بۆکسێنا یەکەمی عالەم بوو هیچ پاڵەوانێک لە مەیدانا خۆی بۆ نەدەگرت بۆکسی وەکو پۆڵای نادێنا دەنگی نەعرەتەی لە مەیدانا هیچ کەسێ خۆی بۆ نەدەگرت لە ئۆڵۆمپیاتی ئەتلانتان تا کاتێک کە مەشخەڵەکەیاندایە وتیان ئۆڵۆمپیادی ئەم ساڵ تۆ مەشخەڵەکە دادەگی سێنی و دەیگیری بەدەستەوە تووشی نەخۆشی بوو لە پیریدا هەردوو دەستی دەلەرزین وەکو شەقشەقە بۆیدا نەگیرسا مەشخەڵەکەی بۆ نەگیرا 100,000 کەس لە مەیدانی وەرزشیدا ئامادە بوون دەمی بردەست دەم میکرۆفۆنەکە و یەک ئاەتی قورئانی خوێندەوە فەرمووی خوای گەورە لە سوورەتی ئەلئینفیتار ئاەتی 6 دەفەرمێ یا ئەیها الئینسان ما غەڕەکە برەبیکە الکەریم ئەی ئینسان ئەوە چییە یاخید دەکا لەو خوایەی کە هەموو بەخششەکان هی ئەون فەرمووی هەمووتان شاهدن ڕۆژە هیچ کەسێک بەرامبەر بەم بازوانە خۆی نەدەگرت ئێستا ئەوەندە لاواز و داماوە بووم مەشخەڵێکم بۆ داناگیستەوە بۆم بەدەستەوە ناگیرێت تو خوا لە خوا غافڵ مەبن هەمووی هی خوایە ئەو نەسیحەتەی کرد و وازی هاتە خوارەوە دانیشت دەیت خوا منیش لە کۆتاییدا دەڵێم بڕیار بدە ئەزیزەکەم ئەهلی مزگەوت بیسەر و بینەری خۆشەویستم یا ڕەبی خوا ڕەحم بەخۆم کە ئەمجا بە ئێوە تا گەنجی تا ساغی تا هەبووی تا دڵخۆشی تا بێکێشەی تو خوا لە خوا غافڵ مەبە تو خوا ئەهلی مزگەوت و دوعا بە زیکری خوا بکە تا ئەمانەت هەیە چاکە لەگەڵ بەندەکانی خوادا بکە تا ئەمانەت هەیە قەبر و قیامەت لەبیر بێ ئای بەداخەوە ئێمە لە خوا غافڵین تا پیر دەبین تا نەخۆش دەبین تا فەقیر و قەرزار دەبین
تا تووشی زەرەری مادی دەبین، تا تووشی تنگانەی دەرونی دڵ ناڕەحەتی دەبین، تا تووشی موسیبەت و کێشەی گەورە دەبین، تا تووشی نەخۆشی و ناخۆشی دەبین، ئەمجا دەست دەکەین بە پاڕانەوە لەخوا. دەتخوا باس ساغیەکەمان، دڵخۆشیەکەمان، هەبوونیەکەمان، دەوڵەمەندیەکەمان لەو کاتەدا خوامان لەبیر بێ. هیچ کارەساتێکی کارەسات نییە، وەڵڵی هیچ تیاچوونێک تیاچوون نییە، هیچ زەرەرێک زەرەر نییە، زەرەری ئەسڵی ئەو کەسەیە کە قیامەتی لەدەستداوە. والله دنیا هەر کۆتایی پێدێ، خۆزگەم بەو کەسەی کە قیامەتی ئاوەدانە کە بەهەشتی خوا بەدەستدێنێ، هەموو دنیات مەینەتی بێت و هەر براوەی کە بەهەشتت هەبێ. والله لە دنیاشدا هیچ ناخۆشیەک نەیاتەڕێت، تۆ دۆڕاوترین دۆڕاوی ئەگەر بەهەشتی خوا لە کۆتاییدا جێگان نەبێ. دەبەدڵ لە خوا بپاڕێنەوەی یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی، یا ڕەبی خوایە هۆش و بیرێکمان پێ ببەخشی، بە هەموو ئاگادارکردنەوەیەکی تۆ بە ئاگابێنەوە نەگەینە ئینتەقەمنا، خوای ئینتیقاممان لێ نەستێنی. یا ڕەبی خوا ڕەحم بە منیش و بەو مسلمانە بەڕێزانە بکەی، بە هەموو کەسێکی مسلمان لە خاچی کوردستاندا لە هەموو سەرزەویدا. یا ئەرحەم الراحمین، خوای بە بەزەی پێمان دابێتەوە. یا ڕەبی خوایە گیان ئینتیقاممان لێ وەرنەگری، تاقیمان نەکەیتەوە بە شتێک کە بەرگەی نەگرین. یا ئەڵڵا، یا ڕەبی خوایە گیان بەدڵ دەپاڕێمەوە شیفای نەخۆشەکانمان بدەی. یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی. یا ڕەبی خوا بی بە هانا و هاواری هەموو لێ قەوماوێکەوە کە بەغەیری تۆ ڕزگار ناکرێ. یا ڕەبی خوا هەر کەس لێ قەوماوە خوایە خۆت ڕزگاری کەی. یا ڕەبی خوا دەرسی عیبرەت وەرگرین لە بەسەرهاتی زاڵمان و خوانەناسان، خوایە خوانەناس نەبین، زاڵم و ستەمکار نەبین. خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە لە یادی ڕاپەڕینی خەڵکی کوردستاندا ئەم کار بەدەستانەی ئەم وڵاتە ئەم حیزبانە بە تێگڕا. یا ڕەبی خوایە بە ئاگا بێنەوە، تۆ ناز بن، حەق ناز بن، دادپەروەر بن. یا ڕەبی خوایە نەبینین کار بەدەستانی وڵاتی خۆمان بە مەرەدی زاڵمەکانی پێشوچن و ئێمەش ماڵوێران بین. خوای هیدایەتی هەموو لایەکمان بدەی بۆ ئیسلام، خوای ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.